ڕۆژتان باش هاوڕێیانی ئازیز، ماپێک هەیە یان ئەپلیکیشنێکێ بەناوی maps.me. ئەمە ئەپلیکیشنێکی زۆر باشە، دەتوانی ئەو شوێنانەی پێ بدۆزیەوە کە بۆی کەم جارە سەردانیان دەکەی لە کوردستان. هەڵبەت ناڤیگەیشن، ئەمە پێی دەگوترێت ناڤیگەیشن لە دنیا لە مێژە خەڵک بەکاری دێنێ بە مۆدێلی جۆرا و جۆر، بەڵام ئەمە ئەپلیکیشنێکی نوێی ئۆفلاینە، تا ئێستا 50 میلیۆن کەس داونلۆدی کردیە. دەتوانی شوێنی زۆری پێ بدۆزیەوە بەبێ ئەوەی ئینتەرنێت هەبی، بەڵام یەکەم جار دەبێت داونلۆدی کێ سەر مۆبایلەکەت. پاشەوە ئێستا من داونلۆدم کردیا، ئەگەر ئۆپنی دەکەی هەڵبە من نەخشەی کوردستانیشم داونلۆد کردی، هی شارەکانی کوردستان بەم جۆرە. یەکەم جار کە داونلۆدی دەکەی داوات لێ دەکات، دەڵێ نەخشەی نۆرث عێراق یان باکووری عێراقت دەوێت کە شارەکانی دیکەی عێراقیشە لە باکوور، تەنیا هەرێمی کوردستان نییە. پاشەوەی داونلۆدت کرد، ئەنجا دەست بەکارهێنانیان دەکەی. هەموو نقطەیەک لەوانە GPS-ێکی هەیە. ئەگەر هەر کەسێک GPS-ی ماڵەکەی خۆی زانی، سامنەگە کلیک لەسەرەوەی دەکەی، ئێرە ماڵی منە، من GPS-ەکە پیشان نادەم، بەڵام هەر کەسێک GPS-ێکی تایبەت بە خۆی هەیە بە ماڵی خۆی، دەتوانی ئەو GPS-ە لەسەر مۆبایلەکە خەزن کەی هەر کاتێک ویستت کەسێک بێتە ماڵت بۆ نمونە، داوات لێ دەکەت لەکوێیە تەنیا ڕقەمی GPS-ەکەی بۆ دەنێری، ئەویش لەو بەشی سێرچ لە خوارەوە لێرە ئەلێرە GPS-ەکە پیست دەکە، دەیدۆزێتەوە. بۆ نمونە با نمونەیەک جێبەجێ بکەین. ئەگە با بڵێن جەنابەت ماڵت لە دریمستیە، شاری خەونەکان، ئەلەم بلۆکەی با بڵێن ئەوە پێشی حەدیقەیە، کلیکی لەسەر بکە، GPS-ێکی هەیە، بڕۆ سەرەوە بۆ نمونە نووسرا بیلدینگ، ئەو نقطەیە ئەوە GPS-ەکەیەتی. GPS-ەکە کلیکی لەسەر بکە کۆپی، پاشەوەی کۆپیت کرد بۆ نمونە تۆ بە تێکستێک بۆ برادەرەکەتی دەنێری دەڵێ ئەو ماڵی منە، برادەرەکەش دێ ماپسمی دەکاتەوە، ئەلێرە سێرچ دەکە لە بەشی سێرچ، لێرە پیستی دەکە، ئەوە ئەربیل عێراق نۆرث عێراق 6 کیلۆمەتر 6 لە ماڵی من دوورە، کلیکی لەسەر دەکەی، ئەو نقطەکەی پێ پیشاندای. ئێستا چی دەکەی؟ دەڵێ road to، لە ماڵی خۆم ڕاواتە بم بە ئەوێ، کلیکی لەسەر بکە، بۆ نەهات road to، ئەوە هات. ئێستا سیرکە من لەگە ڕێکی گوڵانم، ئەلێرە ڕا دەتوانێت بتێنی بۆ ئەو خانووەی گوندی ئینگلیزی. ئەگەر بڵێ بە 7 دقە دەگەی بە 9.6 کیلۆمەتر بە هۆی قەڵەباڵغی بازاڕە یان جادەکان ڕۆشن. کە کلیک لەسەر کرد یەکسەر پێت دەڵێ بۆ نمونە 206 مەتر بەرەو لای ڕاست دەڕۆی، لای چەپ ببورن، ئەو دوای دەڕۆی، دوای دێوە سەر جادەی عام، هەمووت پێ دەڵێ تا دەگەیە بەردەم ماڵەکە. ئەپلیکیشنێکی یەکجار باشە، دەتوانی بەڕاستی ئیسفادەی زۆر زۆری لێ بکەی. من چەند ئەو ماوەیە چەند شوێنێک لە هەولێر وەکو پێی شارەزان نەبووم، تەنیا لەسەر ماپ دەمدۆزیەوە و دوای دەڕۆیشمە شوێنەکە بەبێ ئەوەی پرسیار کەم و زۆر تەلەفۆن کەم و ئەو بابەتانە. هیوادارم سوودی هەبێ.